بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 36. گەورەترین کۆڵکەی هاوبەش. گەورەترین کۆڵکەی هاوبەش بەو سێ پیتە دەنووسرێ: گ واتە گەورەترین، ک کۆڵکە، ه هاوبەش. گەورەترین کۆڵکەی هاوبەش مانای چییە؟ هەمیشە کە باسی گەورەترین کۆڵکەی هاوبەش دەکەین دەبی بەلایەنی کەم دوو ژمارەمان هەبی. لێرە بۆ وێنە 3 ژمارە هەیە، بەڵام بەلایەنی کەم دەبی دوو ژمارە هەبی. هەندێک جار 3 ژمارە، هەندێک جار 4 و زیاتر، بەڵام هاوبەش واتە لە مابەینی دوو ژمارە یان 3 ژمارە یان 4 ژمارە چ ژمارەکەیە بتوانم ژمارەکانی خۆم بەسەر دابەشکەم بە بێمانەوە، و گەورەترین ئەو ژمارەیە. لێرە لە مابەینی 24 و 36 و 48 گەورەترین کۆڵکە چییە؟ بۆ وێنە دەتوانم 24، 36، 48 هەرسێکیان دابەشکەم بەسەر دوو بە بێ ماوە، چونکە هەرسێ ژمارەکان جووتن. دەتوانم هەرسێ ژمارەکان دابەشکەم بەسەر 3 بە بێ ماوە، چونکە کە ژمارەکان ڕەنووسەکان کۆ دەکەمەوە. بۆ وێنە 4 کۆ 2 لێرە دەکاتە 6 واتە دابەش دەبی بەسەر 3. 6 کۆ 3 دەکاتە 9 واتە دابەش دەبی بەسەر 3. 8 کۆ 4 دەکا 12 واتە ئەویش دابەش دەبی بەسەر 3. بەڵام نە 2 نە 3 گەورەترین کۆڵکە نییە لە مابەینی ئەو 3 ژمارانە، چونکە کۆڵکەی دیکەش هەیە. بۆ وێنە 6 دەتوانم 24 دابەشکەم بەسەر 6، دەتوانم 36 دابەشکەم بەسەر 6، دەتوانم 48 دابەشکەم بەسەر 6 بە بێ ماوە. ئەگەر لێرە تەماشاکەین کۆڵکەکانی 24 نووسرایە: 1 و 2 و 3 و 4 6 8 12 24 واتە 24 دەتوانم دابەشی هەموو ئەو ژمارانە بکەم. 36 دەتوانم دابەشی هەموو ئەو ژمارانە بکەم، و هەروەها 48ش دابەشی هەموو ئەو ژمارانە بکەم بەبێ ئەوەی هیچ بمینێتەوە. ئەگەر تەماشاکەم 1 کۆڵکەی هاوبەشە، 2 کۆڵکەی هاوبەشە، واتە لێرە هەیە، لێرە هەیە، لێرەش هەیە. 3 کۆڵکەی هاوبەشە، 4 کۆڵکەی هاوبەشە، 6 کۆڵکەی هاوبەشە، 8 هاوبەش نییە چونکە لێرە نییە، لە جیاتی 8 9 هەیە. گەورەترین کۆڵکە لێرە کە هەیە 12 نووسرایە، کە دەتوانم هەر 3 ژمارەکان بەسەر 12 دابەشکەم بەبێ ئەوەی ماوە بمینێتەوە. لەبەر هەندێ ئەگەر لێم بپرسن گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ئەو 3 ژمارەی کامەیە؟ ژمارە 12. بێگومان ڕێی دیکەش هەیە لۆ دیتنەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش، بێجگە لەو ڕێگای ئێرە کە هەموو کۆڵکەکان بنووسمەوە، ڕەنگە کاتی زۆر زۆر پێویست بی. ڕێگەی دی هەیە، ئەویش ڕێگەی شیتەڵی خۆبەش. شیتەڵی خۆبەش بەکاردەینم هەتا گەورەترین کۆڵکەی هاوبەش ببینمەوە بۆ وێنە لە مابەینی 60 و 45. 60 و 45. ئێستا بیر لە ژمارەک دەکەمەوە بتوانم 60 و 45 بەسەر دابەشکەم.
هەرچبی ژمارەکە. بۆ وێنە 2 نابی چونکە 45 تاکە ناتوانم دابەشکەم بەسەر 2، بەڵام 3 دەبی کەواتە دابەشی 3 دەکەم هەردوو لە 4 دابەش 3 1 دەمینێتەوە 15 دابەش 3 5 6 دابەش 3 2 سفڕیش دابەش 3 سفر. ئێستا 20 بەسەر 3 دابەش نابی کەواتە دەگەڕێم بە دوای ژمارەی دیکە 25 دابەش ببی بەسەر ژمارەکە. 2 نابی چونکە 15 تاکە کەواتە 5 باشە 15 دابەش 5 3 20 دابەش 5 4. ئێستا هیچ ژمارەک نەمایە بتوانم 4 و 3 بەسەر دابەشکەم تەنیا 1، بەڵام 1 هەموو کات کۆڵکەیە هیچ پێویست ناکا بنووسم. لێرە ڕادەوەستم کەواتە ئێستا تەماشای لای دەستی چەپ دەکەم 3 و 5 جارانی یەکتریان دەکەم. 3 جاران 5 دەکا 15 واتە گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی 45 و 60 دەکاتە 15. ئەوە بەهۆی شیتەڵی هەرچەندە ئەوە شیتەڵی خۆبەشیش نییە بەڵام دەتوانین بڵێن شیتەڵ، چونکە پێویست ناکە شیتەڵی خۆبەش. شیتەڵی خۆبەش لە کتێبەکەی باس کرایە کەواتە 15 ڕاستە، بەڵام لەو کتێبەی بەڕێیەکی تۆزەک زەحمەتتر گەورەترین کۆڵکەی هاوبەش دەبینەوە. ئەمن حەز دەکەم ئەو ڕێیە زۆر ئاسانترە. ئێستا گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ئەو 4 ژمارەیە کە ئاسان نییە. ئێستا هەر چاریان دەنووسم 504 132 96 و 60. پێنسەد و چار 132 96 و 60. ئێستا دابەشیان دەکەم. هەمیشە بە ژمارەی گچکە دەست پێ دەکەم بۆ وێنە 2 ئەگەر کرا 2 دەکرێ کەواتە بە 2 دەست پێ دەکەم. 60 دابەش 2 30 96 دابەش 2 9 دابەش 2 4 16 دابەش 2 8 13 دابەش 2 6 12 دابەش 2 6 5 دابەش 2 2 10 دابەش 2 5 4 دابەش 2 2. ئێستا دیسان دابەشی 2 دەکەم. 30 دابەش 2 15 48 دابەش 2 24 33 و 126. ئەو جارەی دابەش 2 ناکرێ چونکە 33 و 15 دابەش 2 ناکرێ کەواتە دەگەڕێم ڕەنگە دابەش 3 بکرێ. 15 دابەش 3 5 24 دابەش 3 8 33 دابەش 3 11 12 دابەش 3 4 و 6 دابەش 3 2. ئێستا تەواو هیچ نەما چونکە 11 تەنیا دابەش دەکرێ بەسەر 11.
هیچ کۆڵکەی هاوبەش نەما تەماشای لای دەستی چەپ دەکەم ئەو ژمارانە لێک دەدەم 2 جاران 2 4 4 جاران 3 12 کەواتە گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ئەو 4 ژمارەی ژمارە 12ەیە کە هەست دەکەم ڕێیەکی ئاسانترە لە ڕێی کتێبەکە هەمان ئەنجام بەدەست هات بەڵام لێرە بەهۆی شیتەڵی خۆبەش لێرەش ئەو ڕێژ هەر شیتەڵە بەڵام زۆر جار ڕەنگە خۆبەش نەبی پێویست ناکە شیتەڵی خۆبەشبی دەتوانم یەکسەر ژمارەکان دابەشی 4 بکەم بۆ وێنە بەڵام ئاسانترە ئەو ڕێە ئەمن هەست دەکەم ئەتوش کەیفی خۆتە خوێندکاری ژیر کامە ڕێی هەڵدەبژێری گرنگ ئەوەیە بە خۆت تێی بگەی و ڕێگایەکەش هەمان ئەنجامت بەدەست بێ ئێستا تەواو بووم لەو لاپەڕەیە زاراوەکان گەورەترین کۆڵکەی هاوبەش کە بەو سێپیتە ئەو سێپیتە بەکاردێ لاپەڕە 37 لاپەڕە 37 نمونە 3 جێبەجێکردن لەسەر شیکاری پرسیارەکە ئازاد و نازدار زنجیرێکیان بۆ ئاهەنگی دەرچوون دروست کرد 50 دەنکە کوولەکەی بچکۆڵە و 30 دەنکە گەنمە شامی بۆ ڕازاندنەوە بەکارهێنا ئایا گەورەترین ژمارەی زنجیرە هاوشێوەکان کە دەتوانرێت دروست بکرێت چەندە ئەگەر ویستیان هەموو ئەو دەنکە کوولەکە و دەنکە گەنمە شامیانە کە هەیانە بەکاربینن لێرە 50 دەنکە کوولەکە و 30 گەنمە شامی بزانین کوو بەکاریان دەینین کوولەکە 50 دانە گەنمە شامیش 30 دانە دەبی ئەوها دایاننین بە کۆمەڵ هیچ نەمینێتەوە واتە لێرە پێویستمان بە چیە گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ژمارە 30 و ژمارە 50 کەواتە لێرە لەو جۆرەی 50 دانە هەیە هەرچەندە ئەمن ناتوانم هەمویان وێنەی هەمویان چاکەم بەڵام گریمان 50 دانەمان هەیە لە کوولەکەوە 30 دانش گەنمە شامی بزانم کوودایان دەنێم ئەگەر شیتەڵیان کەم ئەو دوو ژمارەیە 50 و 30 50 و 30 دەتوانم یەکسەر دابەشی 10 بکەم 30 دابەشدا 3 50 دابەشدا 5 تەواو گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ژمارە 50 و ژمارە 30 ژمارە 10 واتە دەتوانین گەنمە شامی و کوولەکەکان بکەینە 10 کۆمەڵە هەر کۆمەڵەی 5 دانە لە کوولەکە و 3 دانە لە گەنمە شامی تێدایە واتە ئەوها دەتوان ئەوها ڕێزکەین 5 دانە کوولەکە و 3 دانە گەنمە شامی ئەوە یەک کۆمەڵە 10 کۆمەڵەی لەو جۆرەی دروستکەین بۆ ڕازاندنەوەی بۆ وێنە مێز یان بۆ ڕازاندنەوەی هەر شتێکی دیکە سفرەی نان خواردن بی هەرچ بی
بەو جۆرەی دەتوانین دانەیان بەو جۆرەی، بەڵام 10 کۆمەڵە لەو کۆمەڵانە لە هەر کۆمەڵی 5 دانا کولەکە هەیە، 3 دانا گەنمە شامیشەیە. ڕازاندنەوەکە بە کەیفی خۆتە، کەواتە دەتوانین سوود وەربگرین لە گەورەترین کۆڵکەی هاوبەش بۆ ژیانی ڕۆژانە. ئێستاش لێرە دیسان نووسرایە، کەواتە ئازاد و نازار دەتوانن 10 زنجیرە دروستکەن، لە هەر زنجیرەی 5 دەنکە کولەکە و 3 دەنکە گەنمە شامی تێدابی. بێمەلای بیر بکەوە و تاو توێ بکە. پرسیاری یەکەم، باس بکە. پیتەکانی گکه چ دەگەینی؟ واتە گەورەترین کۆڵکەی هاوبەش. زۆر ئاسانە. پرسیاری 2، تاو توێ بکە. ئایا دەکرێ گەورەترین کۆڵکەی هاوبەش بۆ 2 ژمارە ژمارەیەکی خۆبەش بێ؟ بەڵێ، بێگومان دەکرێ، نەک دەکرێ، هەر زۆر ئاساییە. پرسیاری 3، ڕوون بکەوە ئایا هەر یەکە لە کۆڵکەکانی گەورەترین کۆڵکەی هاوبەشی 2 ژمارە کۆڵکەیە؟ بێگومان کۆڵکەیە، هەر بەخۆی ناوی گەورەترین کۆڵکەی هاوبەش ئەدیک و کۆڵکە نییە. پرسیارەکی تۆزێک نازانم. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 37 و 36 هەتا دێمە کۆتایی ئەوانەیە و هەتاوانەیەکی نوێ هەر بشی.